Nou starter vi og ønsker hjertelig velkommen våre kjendiser fra Kurdistan. ستاكا لقل أكتري نوبان كاك ما زۆر خۆشحاڵیم کە ئەمڕۆ ئەوەی بەڕێزم خۆشەویست ئێمە لێرە حزوورمان هەیە بۆ ئەوەی لێرەوانێ کارێکی جوانی ناوازە فیلمی سفرنەوە ببینن ئەو کارە جوانەی کە بە توانا و بە جەستەی خۆماڵی بە توانای کوڕی گەنجی شاری سلێمانی بەرەماتوە. بڵێ لە ڕووی هونەریەوانێ کارێکی زۆر بەرز و زۆر جوان ئینشەڵا بۆ خۆتان کارەکە بینن بۆی بۆتان دەرکەوێت کە ئێمەی کوردیژیشمان کەم نییە لە وڵاتانی تر لە بەرهەمهێنانی کاری سینەما. شاوتان ماجەکەم زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵ ئێوە. استاكش لقل أكتري نوبان سيروان جوال بس بطارة تقرر عزیزان و خۆشەویستان سڵاوتان لێبێت. زۆر سپاسان دەدی کاکەماهێنی شتێکمان کردو کە ئێمە بوو کورس سەختی تۆ بکەین ئەتوانم بڵێم بناغێکی باشمان داناوە ئینشەڵڵا بناغێش هەڵەچنین و لەسەر چاو عەزیزم هیوادارم ئەم هەوڵەی ئێمەش بێ بە بناغێکی جوان بۆ فیلمسازی کوردی و ئینشەڵڵا هەرواشە بێت. دووبارە سپاسان دەکەم دەدی کاکەماهێن و دیگرنەوەی ئیشە بە ئیشی کورد کراوە نە لە دراوسەکانەوە کە ساتووە هەمووی کادری کوردیە و
دەستیان خۆش بوو ئینشەڵڵا سەرکەوتوو بن لەگەڵەوە زۆر بەخێر بێت چۆنە؟ خۆش بی هیوادارم زۆر باش بن ئەوان ئەکیدم لەوانەیە زۆربەتان هیلاک بن وەکو کاک ماهیروتی لەوانەیە لە شوێنی دوورەوە هات بێتن زۆر سوپاسی ئێوەکەین و هیوادارین کە فیلمێک بێت کە ئێوەش خۆشحاڵ بکات دڵنیام زۆری نەیتری خۆشحاڵ کردو ئێوەش بە هەمان شێوە خۆشحاڵ بکە و سوپاس بۆ هاتنتان ئێمە زۆر پێزانین سوپاس بۆ ئێوە پرسیارێکم هەبوو یەک کەلیمی نەرویجی فێر بوو دەتوانێەوە بڵێ دوێنێ نەرویجیان فێر کردم کاک ماهیر بەس بیرم چۆوە بەیەریان چی بوو؟ گوتیان بڵێ خۆشمەوێ یا ئەلسکە درێرە بژیت ئێستا ئێوە و دەستخوتانێکی گەورە بۆ کاک زانیار فەتا خەفرەکی گەورە سڵاوتان لێ بێ هاوڕێیان پێم وابێ کاتمایل و کاکسیبان و ژاڵەخان ئەوان بەسەری هی ئینفۆرمێشنێکیان نا لەسەر فیلمەکە ئەوەی کە ئێمە دڵخۆشەکات و کە ئێمە هەمیشە بەردەوامین لە دروستکردنی فیلم و ببینە سکێ بۆ دروستکردنی سینەمای کوردی ئامادەبوونی کوردانە چ لە کوردستان بێت چ لە دەرەوەی وڵات بوونی ئێوە هەموو شتێکە بۆ دروستبوونی سینەمای کوردی بەخێر بێن و هەر بژین من حەز ناکەم کاتان زۆر لێ بگرین چکە بۆ هاتنی ینی هاتوون بۆ بینینی فیلمەکە بەس حەزم کرد ئەوەتان پێ بڵێم وەکو برادرانم وتیان بەڕاستی ئەم حەماسە وا لە هونەرمەندانەکە وا لەو کەسانەکە کە پرۆدیوسەرن کە بەرەمێنەرن کە لە مەجای بڵاوکردنەوەی فیلمەکانە ئیشەکەن زۆر زیاتر لە پێویستی زیاتر لە پێشتر خۆیان مانوو بکەن چونکە ئەم جمهورە جوانە هەیە لە ئارایە بەخێر بێن سەر چاوی هیوادارم زۆر چێژ لە فیلمەکە ببینن دواتریش ئینشاڵڵا لە کاتی وێنەگرتەکانە لە دەرەوە من بەزە داواکاریم لە بەڕێستان هەیە ڕاستە کە زۆر ئەکتریمان خۆشەوی و زۆر بە حەماسەوە چاوەڕێی دیداری هونەرمەندەکانی بەس لە کاتی وێنەگرتنە تۆزە خۆتان لە باوش و ماچ و ئەم تۆ خۆشتانە پارێزن بۆەوەی کە هەم خۆشتان و هەم بەڕێزیشان لە سەلامەتیان بمێنەوە زۆر بەخێر هاتن زۆر خۆشحاڵی کاک سۆران پرسیارەکەم هەیە لە کاک سۆران گەرم کاکە دەتوان فێرمەکە فێری نەرویجی و شترمانجی و هەموو ئینشاڵڵا زمانتان دەکەن ئێستا جێ ئێوە دەوێت دەستخوتانێکی بەڕاستی گەرم یعنی ئەوەندە لاواز نەبن لە سوێد و یوتیوب و ڕوودانەمار زۆر خەڵکە حەماسیان هەبوو کاک سامان جەلال کاک سامان جەلال وەی نەگیری فیلمەکە و پرۆدوسەر حەزەکەم بەڕاستی دەستخوتانێکی گەرم و کاک جەلال بەخێر وێن هەرەمتان ئەوان ئێمە گەریەوە نەبن ئێمەش ناتوانین نە جارێکتر فیلم دروستکەینەوە و جارێکتر بیکەینەوە کەس چی بکەین لە سلێمانیش پێشوازێکی زۆر گەرم لەلایەن بینەرەکانەوە بۆ فیلمەکە هەبوو لە ئەوروپاش ئەوە خۆتان هاتوون و خۆتانی بینێت هیوادارم توانی بێتمان کە چوونە دەرەوە بە خۆشحاڵی بچنە دەرەوە و پێمان بڵێن کە فیلمێکی چۆنمان کردو هەر ئەوەنە من نیشی منەوەیە کە دڵی ئێوە خۆشکەم ئەوە عەزێت و ماندووبوونەی کارکردن بە زیان نەچێت منش بەردەوام بم لە پشتگیری زۆر سپاس بەخێر زۆر میوانێکتریمان هەیە ئەو کاک دیاکۆ لە سوێد
دستخوانه کی گرم کن تیاکو هاوکار بوو هاوکارێک کۆلەکان هاوکاری دوباره دستخوانه کی گرم با اکتر رو ده هنر هنر دستخوانه کی گرم درست باش درست خیلی ئێستاژێ ئەم فیلمە بە هاوان هەمان بەندی بزنەکەین لە هەموو ئۆرپاش بەشدار نەبوو ئەوەیە کاک زانیار ئۆشتر لاتەما بعد دوای ڕۆناکی مان دەکەن ئێستاژێ ئێمە دەچنە لەسەر ڕێکخراوی خوێنخوازی مرۆڤی پێکەوە ئەو فیلمەمانینا لە نەرویج پێک بە هاوکاریەکەن حەز دەکەم چەپە گوڵک دەدەمە ئەندامەکانی ئەوە بەڕێوەری ئەمریکا شۆرەش ئوستادی بەڕێزان بە خێراتێکی گەرمتانەکەم ماوەیەکی زۆرە کە بە یەکتر شاد نەبووین بەڕاستی ئەمە بووە هۆکاریەوەی کە هەمومان بە یەکتر شاد بینەوە کۆرۆنەوای کرد کە بەڕاستی زۆر لە یەک دوور بین هیوادارم نەمێنێت مەرگ بەر کۆرۆنا سپاستانەکەم کە لێرە ئاوا کۆبوونەتەوە سپاس بۆ هەرمەندەکانی شەکەم کە ئەم بەرهەمە جوانیان دروست کردووە دڵنیا بن ئێمە هەر پشتیوانتانین بۆ جارێکی دیکەش فیلمتان دروست کرد هەر ئاوا ئەم جەماوەرە تێرینەوە ڕێکخراوەی مرۆڤی و خێرخوازی کوردستان زۆر سپاسیان دەکەم کە بەو ئەرکە هەڵساون ئەمە ئەم ڕێکخراوەیە لەسەر دەستی ئەم لاوە کوردانە کە لە وڵاتی نۆروێژ دروست کراوە هیوادارم جێڕە زەمانی بێت سلامی کاک ناصر بۆ هەمووتان حەز ناکە وەخت بگرێ کاک محەممەد ئەکرەم محەممەد ئەکرەم ئەندامی ڕێکخراوەکەی با فەرمێت ئەپێشی گەرم زۆر سپاس ئەوەی ئەخیری حەزەکەم گوڵک چەکە گوڵک بدمە ئەوەی تەکنیکی لەگەڵمانە ئیبراهیم مۆسێ کەرەکە زۆر سۆپاس بۆ ئەم گانجانە دەستیان خۆش بێ هاوکاری مناڵی کورد و کوردستانەکەن خەمی هەموومان پشتەوانی کوردستانە زۆر خەڵک هەیە ئەڵێن حەزەکەم قسەک بڵێم زۆر خەڵک هەیە ئەڵێ ڕێکخراوەڵێ یارمەتیمان بدەن ئەڵێ من کەسوکارم لەوێ هەیە یارمەتی ئەوانە ئەەکەم ئەلی بۆ چی ئەوانە بڵێن ئەوانە کەسوکاری لە ئەوروپا نیە ئێمە هاوکاری ئەوانە ئەەکەن زۆر سوپاستان زۆر سوپاس بە هاوکاریتان زۆر بەڕاستی زۆر سوپاس بۆ کاک نەبیل خۆشەویست زۆر زەحمەتی کێشا ئەو گوڵەش بۆ تۆ خۆت گوڵی دەست خۆش زۆر سپاسانەکان زۆر سپاس بۆ هەموو جارێک خۆدەتوان بۆ هاوکاریەکانتان دەستخۆشیش لە کاک میێزمانێکم بەڕاستی ئەو زۆر هاوکار بوو لەگەڵمان لە ڕێکخراوەکەدایە ئەم ڕێکخراوە لە 2014ەوە کاری کەرخوازیەکەین بێلایەنە هەتاکو مستە چالاکیمان کردووە و هەر بەردەوامە بین منش لەلایەن خۆمەوە حەزەکەم چەوکە بڵێ بنەمە کاک نەزمان ئەوە لە منۆ بۆ تۆ زۆر سوپاس ئێستاش بەڵا مۆزیکا بسەکە مۆسیقا هەر سەکینە مۆزیقا ئێستا ئێمە تۆزێک پێش دەقە سێری کاری ڕێکخراوی خێرخوازیەکەن وەختان زۆر دەناگرێ دوایی ئەم کورتە فیلمە ڕاستە فیلمی خۆمان بەحش دەکەن دەستان خۆش بێ بەخێر خاتر
ئای ئەوڵادی یعنی ئەم کەیسەکەیەتە بە دکتۆر بێ بزانە کێیە لو خۆتان هیچ معلوماتتان دەزەکەن تۆ لەسەر کەیسە کەسەنە بەڵام دنیا کە هەردووسینەوە چونکە کارێکی زۆر مەترسیدارە بێت أنا جيت في بخطوة السوا ها؟ نعم تصورك كان أمل لإشي قلوبي شيء هو ربشر شو لم تسيس في النشط مهندس كيف أنا بخومي بينا لا كاكا بخومي بينا طايبك ممنون سباس وعافس الله دكتوري قاس أنا توم خوش من سنجا بطلو مكانك ها؟ بس انتر كم نوتي بجواني كلاش أفريق تكيتلوب كاكا بردكي بخيت سر غرقي كي بباشي كيف يليش بي هذا ما خصص كيديان أول شيء هو قلق بابا تعطيش